لە کۆتای یاریەکانی هەفتەی هەژدەمی خولی کوردستان و لە شارۆچکەی پیرمام ئاڕاڕاتی زەردپۆش میوانداری نەورۆزی سوورپۆشی کرد. لە نیوە یەکەم یاریەکە تا ڕادەیەک ئاستی هەردوویانە لێکۆ نزیک بوو، بەڵام کەمترین هەڕەشەی گۆڵ تۆمارکردنیان هەبوو. نەورۆز لە ڕووی داڕشتنی هێرشەکانەوە باشتر مامەڵەی لەگەڵ تۆپ دەکرد، بەڵام نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم ئاڕاڕات باشتر دەردەکەوت و هەوڵی گۆڵێکی خێرای دەدا. شەوکەت نزیک بوو لە ئەنجامدانی، بەڵام ستون ڕێگری لێکرد. نەورۆز لەم دوو دەرفەتە خەریک بوو ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆی بگۆڕێت، بەڵام بە ئاسانی لە دەستیدان و یاری بەبێ گۆڵ و بەیەکسانی بە کۆتا هات. لە ڕاستیە ئێمە ئەمڕۆ بۆ سێ خاڵەکە هاتبین، چونکە ئێمە لە ڕاستیا لە منافەسەیان ئەمانی و سێ خاڵەکە بەدەست بێن بۆ ئەوەی زیاتر بچینە پێشەوە هەوڵی پلەی یەکەمی و دووەمی بین، بەڵام ئاراراتیش تیپێکی باشە لە مەلعەبی ئەوان خاڵێکیش باشە، خراپ نییە، ینی لەوە باشترەکە بدۆڕی، بەڵام ئینشاءالله هەوڵە دەین لە یاریەکانی داهاتوو باشتر یاری بکەین، خاڵ بە هەدەر نەدەین، چونکە لە ڕاستی ئەگەر تیپێک بیوێ منافەسە بکە ئەبێ یاری بە یاری باشتر بێ، یعنی هیچ یاریە سێ خاڵە دەست نیە، بەڵامی تر خوای گەورە موفقی نەکردین ئینشاءالله بۆ یاریەکانی تر. ڕاستە لە ناو یاریگای خۆمان بوو، ئێمە لە یاری بەرامبەر بە برایەتی تووشی ئەو خەسارەی قورس ببوون، یاریزانەکان تقریبان تووشی حالەتێکی شۆک ببوون لەو یاریە، ئەوە بوو کاریگەری هەبوو هەتا ئێستا لەسەر یاریزانەکان. یاریەکە پێم وابی یاریەکی بەرابەر بوو بۆ هەردوولا، مستەوای هەردوویانە لێک نزیک بوو، ئێمە فرسەمان زیاتر و هەزبەشمان زیاتر بوو. بەم شێوەیە نەورۆز کۆی خاڵەکانی بۆ 27 خاڵ بەرز کردەوە و لە خانەی سێم مایەوە، ئاڕاتیش بە 23 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، پیرمام.